پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەرم لەگەڵا ڕاوێژکاری وردی نەخۆشیەکانی هەرس و جگەرە باسی چەوری سەرجگەر و دیوی دەرەوە ناوە جگەرەکەین. دکتۆر بەخێر بێت پێش چاوپێکەوتنەکەوتت باسی چەوری هەموو جگەر بکەین مەبەست لە هەموو جگەر چییە؟ لە ڕاستیە ئەم زاراوانە بە شێوی جیاواز بەکارێن هەندێک کەس پێڵە چەوری جگەر هەندێک ئەڵە چەوری سەرجگەر بەس لە ڕاستیە خۆی سەرجگەر نییە بەڵام لە بینینی سۆنەرە زۆر جار بە ڕێزەکان پزیشکی پسپۆڕی سۆنەکان ئەڵێ چەوری سەرجگەرەیە بەس خۆی ڕاستیە لە ناو جگەرایە لە ناو خانەکانی جگەرایە ئەمە نەخۆشی سەردەمە بەڕاستی بۆچی لەبەرەوەی ئەبینی ئێستا ئێمە بەرەو زەمانێک ڕۆین قەڵەوی زیاد بووە قەڵەوی ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی ناوی ناوە بە ئیپیدمی گفتودەی یعنی پەتای سەردەم چونکە لەگەڵ خۆیان ژمارەیەکی زۆر نەخۆشی ئەهێنێ لە نەخۆشیەکانی بەرزی پەستانی خوێن بەرزبوونەوەی ڕێژەی شەکر و توشبوون بە شەکرە تێکچوونی چەوریەکانی خوێن نەخۆشیەکانی دڵ وەکو یەکێ لە نیشانەکانی ئەم حاڵەتانی کە پێڵەن میتابۆلیک سندرۆم واتە ناڕێکی لە زیندەپاڵە لە میتابۆلیزمی لەشە چەوری جگەریش زیایی کردووە. باشە ئێمە زۆر جار باسی ئەم بابەتەمان کردووە بەڵام پزیشکان باسیەوەکەن کە ئەمە نیشانێکی تایبەتی نییە کەواتە ئێمە چی بکەین چۆن بزانین چەوری سەرجگەرمان هەیە یا بەرە و خراپی ڕۆشتووە؟ جوان خۆی لە باری ئاسایی یا جگەر بڕێک چەوری تایە کە ڕێژەکەی لە 5 کەمترە یان لە 5 کێشی جگەر چەوریە چونکە ئیشێکی گرنگی جگەر ڕێخستنی چەوریەکانی لەشە دروستکردنی کۆلسترۆڵە دروستکردنی پاکێجی ترایگلیسرایدە بە شێوەی VLDL و جگەر ئەینێرێتە خوێن بۆ ئەوەی ماسوولکە و خانەکانی لەش وەکو سەرچاوی و زەبەکاری بێنم بەس کاتی ئەم ڕێژێ لە باری لە 5 زیاتر ئەبێ ئەنجا بە بارێکی ناتەندروست و نەخۆشیدا ئەندرێ بەڵێ وەکو ئاماژە پێکرد سەرەتا تەنها زیابوونی ئەم ڕێژەی چەوریە نیشانەی نییە بۆیە نەخۆش ناڕەحەتێکی نییە بۆ ئەوەی ئازارێ یان گرفتێک بەڵام ئەوەی کە ئەبینرێ هەندێک جار ئەو کەسانی کە ئەڵێ با بچم فاسێکی گشتی بکەم بۆ خۆم یا دەڵێ دکتۆر فاسێکی ئامم بۆ بکە سەیرەکەین ئەنزیمەکانی جگەریان بەرزە گەورەترین هۆکار بۆ ناڕێکی بەرزبوونەوەی ئەنزیمەکانی جگەر کێمەل پێڵن ALT و ASTەکە بریتێ لە بوونی چەوری جگەر لە سەرەتاوە تەنها زیابوونی ڕێژەی چەوریەکە گرفت دروست ناکات تەنانەت لە ڕووی تەندروستیشەوە بەڵام ئەگەر ئەمە زیاب بکات و چارەسەر نەکرێت ئەڕوات بەرەو هەوکردنی جگەر خانەکانی جگەر کە هەویان کرد ڕێژەی ئەنزیمەکان بەرزە بێتەوە وردە وردە لەگەڵ کاتە هەندێک لەو خانانە تەنانەت ئەمرن و کاری خۆیان جوان ناکەن بۆیە کۆتایی دێ بە ڕیشاڵبوونی جگەر فایبرۆسس و ئەگەر هەر چارەسەر نەکرێ ئەڕوا بەرەو ئەوەی کە پێڵین بە مۆمبوونی جگەر تەشەمۆعی جگەر لیڤەر سیرۆسس وەخوا نەخواستە لەوانێ بڕوا بەرەو نەخۆشی شێرپەنجەی جگەریش بەڵێ ئەمانەت بێگومان ڕەنگە چەندین ساڵیان بێ بۆیە بەڵێ بێگومان هەموو کەسێک مانایوە نییە هەچ کەسێک چەوری جگەری هەبوو خوا نەخواستە تووشی ئەوە بێ بەڵام هۆکارەکان پەیوەستن بە چەند هۆکارێکەوە بێگومان ئەو کەسانی کە تووشی چەوری جگەرە بن هەموو کەسێک نییە هەرچەنە لە جیهانە زۆر زیایی کردووە ینی ئاخر بڵێن سەرژمێری ئەڵێ لە 125 ژمارەی دانیشتوانی سەرگۆی زەوی زیابوونی چەوری جگەریان هەیە لە 125 ینی زیاتر لە 2 ملیار کەس بەڵام ئەم هەمویان حاڵەتە خراپەکەیان نییە لە 105 ئەچن بەرەو هەوکردنی جگەر لە 105 هەر بڕێکی ئەجگار زۆرە لە 20 کەس کەسێک بێگومان وەکو یەک نییە لە شوێنەکان ئەفریقا یەکێکە لە وڵاتانی کەمترین ڕێژەی چەوری جگەریان هەیە بۆچی لەبەرەوەی تا ڕادێ وڵاتی هەژارن هێشتا ژیانیان وەکو ژیانی 50 ساڵی پێش ئێمە وایە زرعاتەکەن جوڵەیان هەیە خواردنی وەکو غەرب فاسفود و خواردنی ئامادەکرا و شتیان کەمترە بەڵام لە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەمریکای جنوبی لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە ئەوروپای غەربی ئەم ڕێژەیە زۆر لە زیابوونایە زۆر باشە ئەمە بەبینەرانی خۆشەویست بڵێم ئێستا ئەوانەی کە لە پێجی فەرمی کورساتەوە لەگەڵمانن ڕاستەوخۆ سێرمانەکەن توان لە کۆمنت پرسیارەکانی خۆیان بنووسن دەربارەی چەوری جگەر بۆی کە ڕاستەوخۆ لێرە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەرەوە وەڵام بدرێنەوە دکتۆر باسی ئەوە بکەین لە سایە چەندی چەوری جگەر
زیانەگەیەنێ بە تەندروستی واتە ئەگەر بە نمونە ئێمە سۆنەرێک بکەین لە سەدا چەندی ئەو جگەرە چەوری بێترەمە بەرەو زیانگەیاندن بە تەندروستی ئەڕات فەحسی سۆنەر زۆر فەسێکی ئاسان و هەرزان و خێرا و بۆ نەخۆشیش ئاسانە کە بزانێت چەوری جگەری هەیە ئەتوانین بڵین دەقیقیشە نەخێر بۆ ڕێژەکە دەقیق نییە ئەین سۆنەر ئەتوانێت پێمان بڵێت چەوری هەیە لەوانەیە بڵێ کەم یا زۆرە بەڵام ناتوانێت بە وردی ڕێژەکەمان پێ بڵێ ناتوانێت جای کاتەوە ئەم کەسە بەس چەوری هەیە یا هەوکردنیشی هەیە و ناتوانێت جای کاتەوە ئایا ئەمە هەر چەوریە یا ڕیشاڵیش دروست بووە بۆیە بۆ ئەوەی ئەم وردەکاریانە بزانین پێویستیمان بە فەحسی تر هەیە لەوانە فەحسی MRI هەیە کە پێڵن ئەوەی خەڵگەی زانن پێڵە فەسی تەنورەکە هیمۆغناتیسیەکە فەسی MRE هەیە ئیلاستۆگرافی فەسێکی تر هەیە ئامێرێکی تازەیە بە خۆشببختیەوە لە کوردستان و لە سلەیمانی هەمانە پێڵەن فایبرۆسکان وەکو سۆنەر وایە لە نەخۆشخانە حکوومەکان هەمانە بەداخەوە نەخێر گرنگ ئەوەیە کە بەردەستە و تا ڕادەیەکیش ئەنی زۆر گران نییە خەڵگەتوانێت خەڵک جاران بۆ فەسێکی واچوو بۆ دەرەوەی وڵات بەڵام ئێستا خۆشببختانە هەمانە لە سلەیمانی فایبرۆسکان زۆر ئاسانە وەکو سۆنەر وایە تەنها 5 دقی ئەوێت و ئەتوانێت بۆمان جیا کاتەوە ڕێژەی چەورێکە چەنە و ڕێژەی ڕیشاڵبوونی جگەریش چۆنە زۆر باشە بەڵام ئەوە پرسیارێکە تۆ دیارێکی لەو برادرانەیە کە خۆشخۆرە ئەڵە پیانوتم چەوری سەرجگەرم هەیە بەڵام وتیانە نابێ بە هیچ شێوەیە شیرینی بخۆیت ئەمە تا چەند ڕاستە دیارە زۆری حەزە شیرینی تا ڕادێک ئەو ڕێنمایە تا ڕادەیەک زۆر ڕاستە چونکە بە پێی توێژینەوەکان دەرکەوتووە ئەو کەسانەی کە کاربۆهێدرێت و شەکر زۆر ئەخۆن و کێشیان زۆرە زیاتر تووشی چەوری جگەر و گرفتەکانیە بن کەواتە نەخورێ باشترە بەڵێ بە تایبەتی چەوری با بڵین دروستکراو مەبەستمان شەکری ناوچاو نقڵ و پاقلاوە و بیپسی و مرەبا و ئەم نەوعانەی کە شەکری زۆر بەکاری میوە زۆر باشە میوەش کەین بە دووسێ جۆرەوە هەموو میوەکان وەکو یەک نین هەندێک میوەمان هەیە شەکر و شیرینی زۆرتیایە ئەوانەی کە باش نین بەڵێ کە باش نین و بە تایبەتی بۆ ئەو کەسانی شەکریان هەیە ترێ مۆز هەنجیر خورما بەڵام بۆ کەسێک کە شەکرەی نەبێ و کێشی بەرز نەبێ ئەم میوانە زۆر باشن بەگشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە و ئامۆژگاریمان ئەکا کە ئێمە لە ڕۆژێکە 3 بۆ 5 سێڤین واتە 3 بۆ 5 وەجبای سەوزە و میوە بخۆین لەبەرەوە ئەو ڕێنمانەی لەگەڵ ڕێزمە هەندێک کەس ئەڵێن میوە خراپە ڕاست نییە میوە ڕاستە شیرینی تایە بەڵام هەموو شیرینەکانی گلوکۆز نییە فرکتۆزی تایە هەندێک جۆری تری شەکری تایە و بڕێکی زۆر باش ئاو ڤیتامین و ڕیشاڵی تایە بڕێکی زۆر باش لەو مادانی تایە کە پیان ئەڵین دژە ئۆکسێنەر ئەنتی ئۆکسیدان کە ئەمە زۆر گرنگە لە چارەسەری هەوکردنی جگەریش و هەوکردنی ئەندامەکانی تری لە شیش پرسیارێکی زۆر هاتۆ دوانسانێک بەسەرێکەوە خوێنەوە بۆی بە کورتی و وردی جوابیان بینەوە پرسیاری چاناڵی گوڵە بە ڕۆژە باشە یا خراپە بۆ چەوری جگەر ئەمە یەک پرسیارێکتر هاتووەڵێ هەناسە توندی تا چەندێک پەیوەندی بە چەوری سەرجگەرەوە هەیە پرسیاری سێمیش ئەڵە پیانوتم چەوریم لە 160 چەوری جگەرم مەترسی دارەیان نا باش پرسیاری یەکەمیان بۆ گوڵە بە ڕۆژە بەگشتی ئەوەی ئێمە خۆمان پێڵێن چەرەسات لە خواردنە باشەکانن چونکە کۆلسترۆڵیان تیا نییە سەرچاوەکانیان ڕۆچیە کۆلسترۆل لە خواردنە ئاژەڵەکانەوەیەت یەکەم بەس ئەبێ وازح بێت لێرەیە گوڵە بە ڕۆژە و هەموو چەرەساتی تریژ ئەبێ بە بڕێکی گونجاو بخورێ یعنی خۆی بڕێکی زۆر چەوری تایە و زەیتایە بۆیە کەسێک کە خۆی قەڵەو بێ زۆر خواردنی باش نییە بەڵام بەگشتی چەرەسات بە تایبەتی بادەم گازۆ ئەمانە لە خواردنە تەندروستەکانن بەزەگەر کەسێک بڕێکی زۆری خواردلەوە ئەبێ لە خواردنەکەی کەم کاتەوە نەک دوای نان خواردن ئەنجا بچێ قاپێکیش چەرەسات بخوا ئەمە تۆزێ تێنەگەیشتنە لە ڕێنمایەکان هەناسەتونی ئەبێ هۆکارەکەی بزانین هەناسەتونی نەخۆشی نییە بەس ئەکرێ خوا نەخواستە هۆکاری هەناسەتونی نەخۆشی دڵ بێ نەخۆشی سیەکان بێ ئەکرێ کەم خوێنی بێ ئەکرێت باری دەرونی بێ ئەشکرێ قەڵەوی بێ هۆکاری زۆری هەیە لەبەرەوە ئەو هاوڵاتێ بە ڕێزەوە پرسیاری کردو ئەبێ بزانی هۆکاری هەناسەتونجەکەی چییە بەڵێ ئەبێ پزیشکی پسپۆر بیبینێ خوا نەخواستە حساسەتی سنگ و ڕەبووی هەیە دڵی لاوازە کەم خوێنە هەر هۆکار بەڵام بێگومان قەڵەوی وە چەوریش دووبارە هۆکارن بۆ
هەناسەتونی بەڵێ لە سەدا شەست لە سەدا شەست بڕێکی چاودێرچکە. ئێزگار زۆرە ئەگەر ئەو بە پشکنینێکی ورد بۆی کرابێ وەکو ئەوەی ئاماژەم پێکرد یا بە ئامێری فایبرۆسکان یا بە ئامێری ئەوەی کە پێڵێن تەنووری ڕەنینی مغناطیسی پێی وترابێ بەڵام سۆنەر ناتوانێت زۆر بەوردی ئەو ڕێژەیە دیاری بکات. زۆر باشە پرسیارە کراوە ڕەنگە زۆر وردیش نەبێ بەزەڵێت چاوریجگەر و زەردووی پەیوەندیان بە یەکترەوە هەیە یاخود دەڵێت چۆن جیان بکەینەوە. پرسیارێکی زۆر باشە چووکە عادەتەنوانی چاوریجگەریان هەیە زۆر کەم تووشی زەردووی نابن. تووشی زەردووی نابن چونکە ئەم چاورە بڵاو بۆ تۆ بەناو هەموو خانەکانە ئەبێتە هۆی سووتانەوەی خانەکانی جگەر نابێتە هۆی زەردووی. بەڵێ ئەگەر زەردووی بۆە لەوانە بڵێن باش بۆە چکە زوو خەڵکەستی پێکرد زووە هات بەزیچکە چکە نیشانەی نییە ئازاری نییە زۆر کەم هەستی پێەکە بەڵام لێرە من حەزەکەم یەک ئاماژەی گرنگ بم هەموو ئەو بەڕێزانەی کە کێشیان لە باری ئاسایی زیاترە چکە چاوریجگەر لە قەڵەوە زۆرە دوو لە سەرسەی ئەو کەسانی کە چاوریجگەریان هەیە قەڵەون بەڵام لێرای خەڵ زۆر گرنگە مانای ئەوە نییە ئەوەی کە قەڵەو نییە تووشی چاوریجگەر نابێ لە سەدا 25 ئەوانش بنراوە کە کێشیان ئاساییە ئەشێت چاوریجگەریان نائاسایی بێ بەهۆی ئەوەی ڕێژەی چاوری خوێنیان نائاساییە شەکرەیان هەیە غودەی دەرەقی تایرۆیدیان باش ئیش ناکە هۆکاری تریان هەیە بەڵام بە زۆری ئەوانەی قەڵەون یعنی ئەوانەی کە قەڵەون لە سەدا 70 زیاتریان چاوریجگەریان هەیە بەس گرنگەوەی ئەو چاوریە ئەوە زۆر نەبێت کە کار لە جگەریان بکە بۆیە ئەو کەسانی شەکریان هەیە ئەو کەسانەی کە غودەی دەرەقیان تەمەڵە ئەو کەسانی چاوری خوێنیان بەرزە و ئەو کەسانەی قەڵەون زیاتر لە خەڵکی ئاسایی پێویستە ئەگەیان لەم خاڵە بێ و پیچ پێویست بە قەلقی ناکە بەس ئەکرێ ساڵی جارێ دوو جار لە ڕێی فەحسی پشکنینی خوێنەوە لە ڕێی سۆنەرەوە دڵنیا بن و ئەگەر پزیشکی چارەسەر بزانێ گرفتی هەیە بەڵێ ڕێنمایی هەیە بۆ پارێز بۆ دەرمان ئەتوانێت چارەسەر بکرێت. زۆر باشە بێگومانەمە دووبارەی کەمەوە کە بینەرانی خۆشەویست دەتوان لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و پەیجی فەرمی کورساتەوە پرسیارەکان بنووسن و لێرە وەڵامیان بینەوە پرسیارێشتر هاتووەڵێ سرکەی سێ و لە بەیانیە نابخورێ سوودی هەیە یان نا بەڵام بە وەرتریش پرسیارەکە بکەم ئەمە خۆزیینەوەیە لە وەرزشکردن ئەمە شت خواردنانە کە ئەیدۆزنەوە یاخۆ بە فیعلی سوودی هەیە بەڵام بۆ کەسێک کە خواردنەکانی منەظەم و تەندروست و دیاری کراو بێت کاکە دکتۆر ئاوات باسی سرکەی کرد سرکەیچەکە لە خواردنە زۆر باشەکان بەڕاستی یان ئەگەر باسی بکەین یەک بەرنامە بەس لەسەر سرکە لەوانەیە پێویست بکات سرکە خۆمان نەزانین خەڵک چۆن دروستێکە سرکە بە خێرایی سوودەکانی ئەوەیە بەڵێ سوودی هەیە بۆ دابەزانی چاوری خوێن بەڵێ سوودی هەیە بۆ تەنانەت ئەو کەسانی کە گرفتی ڕیخۆڵیان هەیە بەڵام ئەبێ بە شێوەیەکی تەندروست بکرێ هەندێک کەس بە خەستی ئەیخوات ئەبێتەوەی سووتانەوەی بۆری سوورێنچک و گەدەی ئەمە یەکەم بۆ ئەو کەسانی کە قورحیان هەیە و بە تشتی ترش تێگە چەند زۆر باش نییە چکە تووشی دڵک زابن پێی ئەشێت بە شێوەی ڕوونکردنەوە ینی هەندێک کەس مەسن کەوچیەک ئەکاتە پەرداخی ئاوە ئەیخواتەوە ئەمەیان تەندروستە سەرسکی ناشتاوە نەخێر پێویست ناکە لە سەرسکی ناشتا بێ یان لە ژەمەکانە لەگەڵ زەڵاتەیە دایمەن ئێمە ئامۆژگاری نەخۆشەکەین لە بری ئەوەی زەڵاتەکە خوێیەکی زۆری پێوەکە بەس کەوچێ دوو کەوچک سرکە لەگەڵ کەوچێ زەیتی زەیتون بەکاربێنێ تامیشی خۆشە و زۆر سوود بەخشە سرکە بە پێ توێژینەوەکان سەلمێنراوە کە ڕێکخەری بەکتریاکانی گەدەیە چونکە ئێستا ئەفڕی خۆڵەکان یەکێ لە گرفتە گەورەکان ئێستا تێکچوونی ئەو بەکتریانەیە کە هەموو کەسێ لە ڕێخۆڵەکانیا هەیەی و زۆر دەوریان هەیە لە ڕێخستنی هەموو زیندە پاڵی لەشە ینی تەنانەت پەیوەندی هەیە بە شەکرە بە زەخت بە چاوری خوێن و بە چاوری جگەریشەوە بۆیە ڕێخستنەوەی بەکتریاکانی کۆڵۆن تەندروستیمان زۆر باشەکە ئەمە بە سرکە زۆر شتی تر هەیە بەس لێرا و هاوڵاتی باسی سرکەی کرد بۆیە بادڵێ سرکەیەکە لە خواردنە تەندروستەکان لای خۆمان ڕبەهەنار لە کەلتوری خۆمانە زۆر خەڵگەی خوا یەکێکە لە خواردنە زۆر باشەکان مازانین لە ئاوی هەنارەوە وەرەگیرێ بڕێکی زۆر باش دژە ئۆکسێنەری تایە بۆیە ئەو خواردنانەی ئێمە ئەی خۆین و ڕبەهەناری تیا بەکارێنین لە زەڵاتەیە لە برنجی ڕبەهەنارە لە تەنانەت پارو خواردنە خێراکانە یەکێکن لە خواردنە زۆر باشەکان زۆر باشە هاوڵاتێک بە ناوی ئاواز نووسیوێتی من چاوریجگەرم لە سایە هەشتایە چی بخۆم و چی نەخۆم بەڵێ گرنگترین چارەسەر بۆ هەموو ئەو بەڕێزانی کە پیان دەوترێت چاوریجگەریان هەیە ئەوەیە کێشیان دابەزێنن بە پێی توێژینەوە سلمێنراوە ئەوانەی لە سا 5 تەنها کێشی یانەگەر 100 کیلۆ بێ بێ بەنەوە 5 تەنها 5 کیلۆ دابەزێنێ زۆربەی زۆریان
زۆربەی چاوریزگەریان نامێنێ کەواتە گرنگترین شت دابەزانی کێشە جایسە لەوانەیە و هاوڵاتیە و ئەوانی کەس پرسیار بکەن جا بڵێن ئەمە قورسە ڕاستە لەوانەیە دابەزانی کێش ئاسان نەبێ بەڵام ئەگەر پابند بین بە ڕێنمایی خواردنی تەندروست و وەرزش بکەین بڕوا بکەن هیچ قورس نییە لای ئێمە بەداخەوە خەڵک لە شێوازی خواردنەکانە دوو هەڵی گەورەی هەیە یا خواردنەکەی ناتەندروستە یا بڕی خواردنەکەی ینی هەیە لە دکتۆر من خواردنی پاگە خۆم کوردەواری ئەخۆم ڕاستەکە زۆرە خوارد نان ئەخوا بە برنجەوە شیرینی لە بینی ژەمەکانە زۆرەخوا بۆیە دانابەزێ ئەگەر بڕی ئەو خواردنی کە ئەی خۆین ینی ئێمە ئەگەر تێگڕای ئەو خواردنی تێگڕاکەی ینی معدلەکە وەرگرین کێکی لە ئێمە ئیخوا هەموو یەکێ لە ئێمە ڕۆژانە دڵنیام زیاتر لە 1000 کیلۆ کالۆری لە پێویستی خۆی زیاترخوا مرۆڤێکی ئاسایی گەورە لە ڕۆژانە لە پیاوە 2000 بۆ 2500 کیلۆ کالۆری لە خانمانە 1500 بۆ 2000 بە پێی جوڵەکەی بە پێی جوڵە و هینی پێویستێتی بەڵام سێرەکەی کەسێک لە ڕۆژەکە دەروێ 3-4 هزار کیلۆ کالۆری خوا ئەو خواردنە زیایە بە شێوەی چەوری ئەنیشێ لە سەرجگەر و ئەندامەکانی لەش دکتۆر با تۆزە یارمەتی خەڵک بین لەسەر هیچ خواردنێکی ئێمە نەنووسراوە چەند کیلۆ کالۆریە ڕاست ئێمە چی بکەین چۆن ژەمی بەیانیان چی بێ بە نمونانی و ڕۆژەمێکی نمونەی چییە ئێوارە چییە بۆی کە ئەم 2000 و جوانە و وەڵامی زۆر پرسیاری خەڵگەیاتەوە لە ڕاستیە باشترین خواردن ئەو خواردنەیە کە هەمە جۆر بێ قەت یەک خواردن باش نییە هیچ ئەگەر باشترین خواردنیش بێ یەک جۆر قەت باش نییە باشترین سفرە با فەقیرانش بێ هەمە ڕنگ بێ یعنی با کابرا گۆشتیشی نەبێ برنجێک لێ ئەنێ بەس خەیارێکی لەگەڵا بخوا تەماتەیەک زەڵاتەیەک 4 چڵ نعنا 4 چڵ کەرەوز ئەمە خواردنی تەندروست ئەوەیە یەکەم هەمە جۆر بێ دووهەم خواردن بۆ کەسێک کە هیچ نەخۆشی نەبێ وا باشە نیوەی وزەی خواردنەکەمان کاربۆهیدرێت بێ کاربۆهیدرێت چییە نانە برنجە پەتاتەیە دانەوێڵەیە ساوەرە ئەمانە هەمووی پیاڵێنین کاربۆهیدرێتەکان سپاکێتی و ماکەرۆنی و گەنجەکان ئێستا ئەندومی و ئەمانە هەمووی کاربۆهیدرێتن لە سەدا 15 بۆ 20 پرۆتین زۆر پێویستە یعنی بە تێگڕای 1 بۆ 1 گرام و نیو پرۆتین گرام بۆ هەر کیلۆیەک یعنی گەر کەسی 70 کیلۆ بێ لە ڕۆژێکە 70 بۆ 100 گرام پرۆتین بخوات زۆر پێویستە بە شێوەی گۆشتی سوور بێ مریشک بێ ماسی بێ هێلکە بێ ئەمانە هەمووی پرۆتینی تیاتەوەن پرۆتینی نەباتیشمان هەیە پرۆتینە ڕۆچەکان بەڵام کارەکەن نەخێر پرۆتینە ئاژەڵەکان باشتر ئەمژێن و کواڵیتەکەیان بەرزترە لە پرۆتینی ڕۆچی و بێگومان لە گۆشتەکانە گۆشتی ماسی واتە بڵین گۆشتی ئاو گۆشتە بەحرەکان ئیتر بە شێوە ڕۆبیان بێ سەرەتان بێ ماسی بێ باشترین جۆری پرۆتینن ئەنجا لە دوای ئەو پرۆتینە سپیەکانی وەکو گۆشتی باڵندە و ئەنجا هێلکە بە تایبەتی سپێنەی هێلکە کە بڕێکی زۆر باش پرۆتین و ئەلبۆمینی تایە و گۆشتی ئاژەڵیش خۆمان ئەڵین بازێک کەس پێڵە گۆشتی وڵاخ یا گۆشتی سوور دووبارە قەدەغە نییە و بڕێکی زۆر باش شتی باشی تایە بەس بۆ ئەو کەسانەی قەڵەون و چەوریان هەیە ئەبێ گۆشتی سوور زۆر کەم بکەنەوە ئەوەی ئەمێنێتەوە ئێمە لە ڕۆژێکە 3 بۆ 5 جار بتوانین میوە بخۆین یعنی بۆ نمونە تۆ بەیانی نانێکی ئاسایی ئەخۆی ئەشێ ئەو نانە هێلکە بێ گوێز بێ گوێزێشێکە لە خواردنە باشەکان کە وەکوتم کۆلسترۆلی تیانە و بڕێکی باش وزەشمانەیە تێ و سپاس بۆخوا لە وڵاتی ئەمەیە تا ڕادەیەک هەرزانە و بەردەستە ینی بۆ خەڵکی هەژاریش ماست یەکێکە لە خواردنە زۆر باشەکان ماست یەکێکە لە خواردنە زۆر باشەکان کە بە هەزاران توێژینەوە سەلمانویانە ئەگەر ماست بخورێ لەگەڵ خواردنە تەنانەت ئەو چەوریە کە لە خواردنەکەشە هەیە پیا ئەنووسێ چکە کالیسیۆم ئەدسۆر واتە پیا ئەنووسێ و کەمی ئەمژرێ و بە پاشەڕۆ فرێ ئێرێ بۆیە سێرەکی لە عادەتی خۆشمانە زۆر خەڵک بە خواردنەوە دۆ یا ماستاو ئەخوات کە ئەویش عادەتێکی خراپ نییە ئەگەر گرفتی کەی نەبێ وەکو بەردی گورچیلە ئەکرێتەوە لە بەیانیانە زۆر خەڵک بەیانیان حەزی لە میوەیە سێوێک بخوا خەیارێک با ئەو هێلکەی ئیخوا تەماتێکی لەگەڵ قاشکا بیخوا هەر بە نان و وشکینەکەەوە نەخوا بۆی نان کەمتر بخوا گرنگتریشتەوە ئێمە خەڵک ئامۆژگاری بکەین تۆزێ لە کاربۆهیدرێت کەمکەنەوە نان کەمکەنەوە ئەگەر نانە خوارد بە نانی بۆر بێ چکە ڕیشاڵی زۆرتایە ڕیشاڵ لە نانی جۆیاوە ئەکات چەورەکان کەمتر بمژرێن نان کەمکەینەوانێ و خواردنەکانی تر زیاد بکەین چا یەکێکە لە خواردنە باشەکان بەڵام باش شەکری یا تێنەکەین یا زۆر کەمی تێکەین بەعزێ کەس کە ئەڵێن شەکر ئەچێ چا ترکەکە چا قاوە لەو خواردنەوانن کە لە وڵاتی ئێمەیە
زۆر ئەخورێتەوە و لە ڕووی تەندروستیەوە بڕێکی زۆر ئەنتی ئۆکسیدەنت واتە دژە ئۆکسێنەری تایە کە تەنانەت بۆ زەخت و بۆ شەکرە و بۆ نەخۆشی درێژخایەن و تەنانەت بۆ چاوری جگەر بە سەدان توێژینەوە باسی سوودی قاواکە بەڵام ئەش بێ بزانین چەند قاوە بخۆینەوە و لە شەوانەی خۆینەوە خەومان بزڕێنێ ئەجینا چاو قاوە بە مەرجێ شەکری تێ نەکەین یا زۆر 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 کەم گرفت لە زیابکردنی شەکرە لە خواردنەکانمانە کە خێرا ئەمژرێ و ئەبێتە هۆی ئەوەی کە بگۆڕێ بۆ چاوری سیانی ترایگلیسراید و لە خوێن و لە جگەرا بنیشێنرێ زۆر باشە دکتۆر بێگومان کاتمان تەواو و بەداخەوە بەڵام کۆتا پرسیار تۆ ماشەڵات تەمەنێکی باشت لە بواری پزیشکی بەڕێ کردو و لەش ساغۆی شەڵات تەمەند درێژبی لە هەمان کاتیشە لە بوارە ئەکادیمێکەشە ئەوە ماشەڵات دەبێت ئەمە یەک پرسیار بکەم و بەڕوونی وەڵامەکە وەربگرین بۆ بینەران ئێمە پزیشکە گەێنین ئەڵێ ڕەجمێکی تۆ بکەن پزیشکی دڵێنین ئەڵێ نەخێرمەیکەن تۆ لە بینەکەی وەڵامێکمان بەرەوە چی بکەنەوە زۆر پرسیارێکی جوانە بەڵام قورسیشە لە کاتیش کەما بەس بە کورتی بەڵە زۆر سیستمی خواردن هەیە لە هەموو جیهانە سیستمی چیتۆ هەیە بۆ ئەو کەسانی خۆیان یانێ زایفکەن سیستمی 16 هەیە کە جۆرێکە لە بە ڕۆژووبوون و فاستین دووبارە بۆ شێشدا بەزین هەیە بەس بەگشتی ئەوەی کە من ئاماژەم پێکرد سیستمیکی تەندروستە بۆ زۆربەی خەڵک بەڵام ناتوانانی یەک سیستمی خواردن بۆ هەموو دنیادانی کەسێک شەکری هەیە پارێزی جیاوازە لە کەسی ئاسایی کەسێک زەختی هەیە جیاوازە کەسێک قەڵەوە ئەو بڕەوزەی ئەی خوارد ئەو خواردنابێت کەمتر بێت لەوەی پێویستە بۆی کێشی دابەزێ بەڵام کەسێک کێشی زۆر نییە پێویست ناکە بەسی بکەی بۆ ئەوەی زیاتر دابەزێ بۆیە بزەوە دۆکوایە تۆ یەک قات هەبێ یەک جلێ هەبێ بتەوێ بیکەیتە بەری مناڵێکیش و هەرزەکارێکیش و گەورەیەکیش ناگونجێ بۆ یەکێکیانە گونجێ بۆ سییانەکەی کە ناگونجێ خواردنی ژوایە بەڵام هەندێک ڕێنمایی گشتی هەیە بۆ هەمووی ڕاستە کە ئاماژەم پێکرد دوورکەوینەوە لە شیرینی زۆر خواردن دوورکەوینەوە لە زۆر خۆری و جوڵەمان هەبێت لەسەر خواردن و وەرزشمان هەبێت کە ئەمە بۆ هەموو کەسێ باشە تەنانە دەوانەی نەخۆشی دڵیشیان هەیە وەرزشیان پێویستە یەکێ لە چارەسەرەکانی شەوری جگەر وەرزشە هەردوو جۆرە وەرزشەکە وەرزشی دەرەوە و هەوای پاک وەکو ڕاکردن مەلەکردن تۆپتۆپێن وەرزشی قاعاش تەنانە دەمانێت کە خۆمان پێڵین ئاسن و ئەمانەش دووبارە کە بریتێ لە جۆرە لە ئایزۆمەتریک ئەکسەرسایز هەردووشی سوودی هەیە بۆ دابەزانی کێش و دابەزانی چاوری جگەر گرنگترینش دەوێت جوڵەمان هەبێ ینی بەڕاستی جوڵە ژیان تازە ئەکاتەوانێ قەڵەوی لا ئەبا چاوری لا ئەبا شەکردا ئەبەزێنێ باری دەرونی مرۆڤ ئارامەکات هەرتۆ خۆتان ئێوە ماشەڵا لەم شوێنە خۆشە هەر ئەچیتە دەرەوە هەواکەی پاکە چاوە بە سەوزایی ئەکەوێ مێشکە ئیسراحە دەکا باری دەرونی زۆر گرنگە یەکێ لە گرفتەکانی خەڵکی ئێستا بەداخەوە سترێسی زۆرە نائارامی مێشکە بۆیە لە نان خواردنەکەشە تامی لێ نابینێ خەوەکەشە بەیانی هەڵەسێ تێرخەو نەبووە بۆیە گرنگیدان بە باری دەرونی بەڕای من زۆر زۆر ژیانمان ئەگۆڕێت چکە ئینسان کە لە کاتێکە سترێسی ئەبێ بە پەلە نانەخوا زۆرە خوات قەڵەو ئەبێ تامیشی لێ نابینێ بێنەماگەر ئارامبی نانێکی زۆر سادەژە خۆی بەڵام بە پێکەنین و بە قسەی خۆش بەهێمنی تامی لێەکەی ئەنجاریوە تۆ لە یەک نانی گەرمی وشک زۆر تامەکەی لە یەک نان و ماست زۆر تامەکەی لە یەک هێلکە ڕۆن زۆر تامەکەی کەچی داریوە دنیای خواردندانراوە بەزەگەر مێشک لای شوێنێک بێ یا دوور بێ خەفەتێکە بێ هەر ئەڵی پەڕۆخۆی بۆیە لەگەڵ بارە فیزیکیەکانی کە ئاماژەمان پێکرد باری دەرونی هیوادارم باری دەرونی هەموو لایەکمان ئارام بێ ئینشاءالله خەومان باش بێ خواردنمان تەندروست بێ و وەرزش بکەین ئەتوانین زاڵوین بەسەر ئەمەیە آخر شت کە ئاماژەی پێەکەم ئەوەیە گرفتی چاوری جگەر حاڵەتێکی نەخۆشیی بێدەنگە دوور بێ ئەو کەسانی کە چاوری جگەریان زۆرە زۆربیان بە نەخۆشی دڵەمرن پێشەوەی ببێ بە تەشەموعی جگەر بۆیە کە تۆ کەسێک چاوری جگەری هەیە ئەمە مانای ئەوەیە چاوری لە شوێنی تر هەیە لە خوێن تا هەیە لە بۆرەکانی دڵ و دەماخە هەیە بۆیە نابێ خیاڵمان بەس لای ئەم بێ ئەبێ ئاگامان لەوەش بێت چکە بەهۆی ئەوە زەخت بەرزە بێتەوە بەهۆی ئەوە بۆرەکان تەسکە بێتەوە خوا نەخواستە بەهۆی ئەوە جەڵتەی دڵ و دەماغ ڕۆیە بۆیە گەر ئەومان چارەسەر کرد دڵنیاین لە گرفتی زۆری تریش ڕزگارمانە بێت کەواتە سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئەو ڕێنمایانە بۆ ئەو زانیارە زۆر ورد و جوانانە